ئەم گۆرانیش ئاوازێکی وەکیلا و کۆمەڵ ئەوزوانەکانی کاکە سورێنی خۆشەویست لێرەوەی یادی دەبێت کە تایبەت پێشکەشەکەی بە شەقابەتی خۆشەویست ڕێزمانەی هەکات و بەریتانیا بە دەستپەنجەی مامۆستا هەردی خۆشەویست بژێت. هەی ناترسم من ناترسم نەوەی پێشەوە قازیم من کوردم نەوەی مردم هەر ئەوەیە جیاوازیم ئاوارە بم ناترسم ناترسم لە پێخواسیم کوردستان نیشتیمانمە بەندڵ و ژیان سەربازیم ئەگەر تانک و دەبابە زوو بێتە پێشوازیم تاچی خۆمە پارێزم لە ئازۆڵمە ناڕازیم. هەی ناترسم من ناترسم هەمیشە کورپەروەرم من کوردم نەوەی مردم هەمیشە دادپەروەرم نیشتیمانە پارێزم نیشتیمانە سەروەرم گیان فیدای کوردستانم بۆ میلەتم یاوەرم نەمەزڵۆمم نەزاڵم شێوەی حاکم و دادوەرم من ڕۆڵەی نیشتیمانم بۆ خاکم زەنگاوەرم. هەی ناترسم من ناترسم بۆ وەتەنم قەڵغانم دەجەنگم بۆ هۆزی خۆم لە شێوەی جەنگیزخانم نەوەی مردم من کوردم وەک هەڵی سەر شەقانم موژدەی ئازادیم پێیە مەشقەڵ و چراخانم موژدەی ئازادیم پێیە مەشقەڵ و چراخانم ستەم و زوڵمم ناوێ دژی زوڵم و ڕوخانم کوردستان وەک دایکمە من دۆڵ و چیا و شەقانم من دۆڵ و چیا و شەقانم. ناترسم من ناترسم ورم وەکو پۆڵایە شاناسیان من کوردم پشتیوانە مەڵایە مشێرم پێش بڕچەی من وا لەگەڵ سەقەڵایە تاچی خۆمە پارێزم سنگم شورە و قەڵایە هەڵۆی سەرچیای سەختم تووڕەبوونم بەڵایە سەرینەکەم بەردەکە دۆشەکیشم گەڵایە دۆشەکیشم گەڵایە. ناترسم من ناترسم وەکو گڕی نەورۆزم بۆ گیان دوژمن و نەیار وە خەونێشی ئاڵۆزم خەڵخانم بۆ نیشتیمان دڵسۆزی گەل و هۆزم هەڵۆی سەر شاخ و چیام شێری جەنگەڵ و تۆزم من کوردم نەوەی مردم تاوانێزی بیردۆزم وەتەنی خۆم خۆشەوێ ڕۆڵەیەکی بەسۆزم ڕۆڵەیەکی بەسۆزم. ئێمە ڕۆڵەیەم خاکەین نەوەی پێشەوە قازین ئێمە ڕۆڵەیەم خاکەین نەوەی پێشەوە قازین ئێمە کوردین یەکگرتوین بە دوژمنان نابەزین کوردستان یەک پارچەیە یەگا و خاک و عەرزین لە ژیان و دڵ و جەستەین هەموو کاتێک ڕێزین ورەممان پۆڵاینە ناکەوین و بەهێزین شانازیە کە کوردین بە کوربوونمان سەربەرزین بە کوربوونمان سەربەرزین.